هەموو دائیرەکان بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانە بێ فایلەکەت زرد بێت. سەرەڕای بوونی حکوومەتێکی هاوبەش لە نێوان یەکێتی و پارتی و ڕێکەوتنێکی ستراتیژی تاوەکو ئێستاش لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەندامانی ئەو حیزبانە بە پلەدوو هەژمار دەکرێن. لە ئێستادا لە سنووری ناوچەی باڵەکایەتی گرفت بۆ ئەندامانی یەکێتی لەلایەن کاربەدەستانی حکومی و حیزبی پارتیەوە دروست دەکرێت. بەرپرسانی یەکێتی لە ناوچەکە دەڵێن هیچ کەسێک بێ پشتگیری پارتی کاری بۆ ناکرێت و کار گەیشتۆتە ئەوەی بۆ هەر کارێک بتەوێ بیکەیت مەرجی یەکەم ئەوەیە دەبێت فایلەکەت زرد بێت. هەموو دائیرەکان بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیانە بێ فایلەکەت زرد بێ. ئەگەر زرد نەبێ مامەڵەت بۆ ناکرێ. سەرەڕای ئەوەی فرسەتی کار گرێ بەست لە دام و دەستگاکانی حکومی لە بەڕێوەبەرایەتی پەروەردە، لە بەڕێوەبەرایەتی گەشت و گوزار، لە بەڕێوەبەرایەتی شارەوانی لەو گروپ و دام و دەستگایانەی کە ئەرچی پاکردنەوەی کۆڵانەکان و شەقامەکانیان هەیە ئەگەر تەسکیەی پارتی دیموکراتی کوردستانی لەق و ناوچەکانت پێنەبی فرسەتی کار بۆ هاوڵاتیان و بۆ خەڵکی کەم دەرامەت لەم سنوورە نابێ. ئەوە کارێکە کە مای قبولکردن نییەوە، مای تێڕامانە و جێگای پرسیارە لە حاڵەتێکدا کە ئێمە داوای دەستکەوتی گەورەتر و هەنگاوی گەورەتر ئەەکەین لە حاڵەتێکدا کە هاوڵاتیانی ئەم ناوچەیە بەو شێوەی مامەڵای لەگەڵەکرێت. قایمقامی قەزای چۆمانیش کە لەسەر پشتی پارتیە قسەکانی بەرپرسانی یەکێتی لە چۆمان ڕەت دەکەنەوە و دەڵێن ئەوان جیاوازیان نەکردووە و بە هیچ شێوەیەک دەستیان وەرنەداوەتە کاروباری حیزبیەوە. دیارە بەنسبەت جیاوازیکردن لە کاری ئیداری حکومڕانەتی لە ناوچەی چۆمان و باڵەکایەتی هیچ جیاوازی نەکرایە بە پێی قوانین و ڕێنماییەکان ئێمە دەجوولێنەوە بگرە بە پێچەوانەوە تەداخلاتی حیزبیمان ڕەفز کردوتەوە لەوانەیە ئوگلەی و گازاندانەی کە دروست بووە لەسەر ڕەفزکردنەوە و ڕەتکردنەوەی ئەو تەداخلاتان حیزبیانە بۆ کە کراوە لە کاری ئیداری بۆی ئێمە بەبێ جیاوازیز دەکەین بە پێی قوانین و ڕێنماییەکان دەکەین هەموو ئەو پرۆپاگەندانەش ڕەت دەکەینەوە. لە ئێستادا ژمارەیەک شۆفێری بار هەڵگر بەهۆی پەیوەندیان و ئەندامبوونیان بۆ یەکێتی دوور خراونەتەوە لە کارکردن لە مەرجی حاجی ئۆمەران. بەرپرسانی یەکێتیش هۆشداری دەدەنە پارتی و دەڵێن ئەگەر کێشەکە چارەسەر نەکرێت ڕێگای تر دەگرنە بەر. کۆمەڵێک هاوڵاتی سنووری چالاکی کۆمیتەکەمان و بگرە باڵەکایەتیش کۆمەڵێک چێش ئەوانە هەمویان شۆفێری بار هەڵگر و شۆفێری تەکسین لە گومەرجی حاجی ئۆمەران لەسەر ئینتیما بوونیان بۆ لایەنێکی دیاریکراوی یەکێتی نیشتیمان دووسن بێبش کراوە نامبڕاو کراون لە دوورخراینەوە لە ئیشەکانیان لە گومەرجی حاجی ئۆمەران. ئێمە ئەگەر چارەسەر نەکرا ئەمە دڵنیاییمان پێداون لەگەڵیان دەبین هاوکاریان دەبین بە هەموو کەناڵەکی مەدەنی دەگرینە بەر لە پێناو گەڕانەوەی مافەکانیان. پێنەدانەوەی مۆڵەتی کارکردن بە 11 کەسی سەر بە یەکێتی بەهۆی یەکێتی بوونیانەوە لەلایەن پارتی لە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەران لە کاتێکدایە کەوا سەرکردەکانی یەکێتی لە ئاستی باڵاوە پەیوەندیان لەگەڵ پارتی باشە و کەچی لە ئاستی خوارەوە ئەندامانیان لەلایەن پارتیەوە لە کار دوور دەخرێنەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.